ئێوارەی پاییز و شەعرتان باش بینەر و بیسەرە عەزیزەکانم سڵاوتان لەبێ ئێوارەیەکی دیکەی ئێوارەی سلێمانیتان پێشکەش دەکەم. ئێواری ئەم جارەم بە سەرکردنەوەی خانمێکی بەتوانە چالاکوان شاعیرێکی دیارە. ئەمڕۆ خات و شەیدا مەعروف هەم میوانی منە هەم میوانی ئێوەشە. قسە و باسەکەین لەسەر کاریگەری پەیامی خانمانی شاعیر لە کۆمەڵگادا. ئەوشمان بێ نەچێت پرۆگرامەکەمان بە سپۆنسەری سەرەکی هەویری ددانی فلۆرەداین پێشکەش دەکرێت. خات و شەیدا سڵاوت لێبێ بەخێر بێیت بۆ پرۆگرامی ئێوارەی سلێمانی گەورەت کردین. سڵاو لە ئێوە سپاس بۆ ئێوە کە بەسەرتان کردمەوە من هەمیشە خۆم بە خزمەتکاری گەل و نەتەوەکەم دەزانم سپاس بۆ ئێوەش بەڕاستی کە وەک شاعرێک منتان بەسەر کردوانێ ڕێزم هەیە بۆتان. زۆر سپاس دووبارە بەخێر بێت. خات و شەیدا پێم خۆشە سەرەتای پرسیارەکانم لەوە دەست پێ بکەین هەم بۆ من هەم بۆ میوانەکانم هەم بۆ بینەرەکانم ببوورم. پێم خۆشە بزانم ئەم ماوەی چەند مانگەی کۆتایی بزان بە چیەوە سەرقاڵ بووی چالێکیەکانت لە چیا خۆی بینیوەتەوە کەمێک لە شەعروا بزانم دوورکەوت بوویتەوە ئەم ماوەیە بزانم بە چیەوە سەرقاڵ بووی چالێکیەکانت لە چیا کۆکرد بوویەوە. من هەرگیز لە شعر دوور ناکەمەوە چکە من شعر دروستی کردم و گردمی بەم شەیدای کەسیان بەڕاستی بەڵام من بە حکمی چالەکەوانم لە بواری ژنان و کاری سیاسەتی ژەکەم ئەم ماوەی ڕابردوو بەهۆی سەرقاڵیمان بە هەڵبژاردنەکان و خۆشم یەکێک بووم لە کاندیدەکانی یەکێ لە لیستەکاندا ئەوەندە سەرقاڵی کردبووم بەڕاستی یعنی چۆن دەڵێت توانای نووسینی شعرم کەمتر ببووانە ئەگەرچی جارجار شتێکمە نووسی بەڵام بەڕاستی ماندووبوون و هیلاکێکە ئەوەندە دووری خستبووانە کە توانای کەمتر بوو بەڵام هەمیشە لە کار و چالاکەکانی ژنانە ئەو کارانەی کە ژنان پێویستە ئەنجامی بدەن و وەکو ڕێنمایی کارێک لەگەڵ ژناندا هەمیشە سەرقاڵ بوون بۆ لایەنەی تریشەوە. زۆر باشە. بزانم سەرەتا ئێوە بە شعر دەستان پێکردووە دەستپێکردنی شعری ئێوە چۆن بووە کەی نووسیتان ساڵی چۆن بۆ خۆت ئامادە کرد بۆ ئەوەی کە ببی بە شاعیرێکەوەی ئێستا کامە شەیدا خانەناسی. سپاس هەمیشە کە لە ژنەگە پرسن تەمەنە چەندە ئیشارێتەوە بەڵام من بەدەر لەوە یعنی جیاوازترم لەو ژنانە بیرەکەم من لە ساڵی 1970 دەستم کرد بە نووسینی شعر اینجا ئەو کاتە ئێمە لە بنەماڵەیەکی سیاسی و ڕۆشنبیر بووین بەر ڕەحمەت چێکاکەم کتێبخانەیەکی گەورەی ئەدەبی بۆ دروست کردبووین لە نێو ماڵەکەیە ئیتر من لە ڕێی خوێندنەوەی کتێبەکانەوە هەستمە کرد من ئەتوانم بنووسم دەستم کرد بە نووسینی شعر یەک دوو شعرم نووسی برایەکم لە بواری ئەدەبیات تا زۆر سەرقاڵ بوو ئەو شتی جوانی ئەنووسی کاتێک کە شعرەکانم پیشان ئەدام ئەوینە باشە دەستە خۆش بێ باشە بەڵامێش تاماوتە یعنی بۆ بۆچی وەکو هەندانێک بەڕاستەکەی دوجار من لەو کتێبخانەیەوانێ دەستم کرد بە خوێندنەوەی چیرۆک و ڕۆمانەوانە سەیرم کرد من توانایەکی کەشم هەیە کە ئەبێ بنووسم ئەویش نووسینی پەخشان بوو لە دیدارێکی کێشە باسیێم کردم هەندێک پەخشان منووسی بەڕاستی نووسینی پەخشان زۆر قورس بوو لەلام لەبەرەوتم بار بچمەوە سەر بواری نووسینی شعرتر لێوە دەستم کرد بە نووسینی شعری نەتەوەی و نیشتیمانی و بەداخەوە لە کۆڕەوەکە هەمی فەوتا بە حکمیەوەی کە هەمومان کۆڕۆمان کرد و ماڵەکانمان وەک خۆی نەمایەوە هەر هەمی فەوتا شعری نەتەوەی زۆر جوانم نووسی بوو لەسەر خاک و نیشتیمان و پێشمەرگە و چزانم هەموو کەسایەتی و ئەوانە ئیتر لێوە دەستم پێ کرد بەڵام هەر بەردەوام ئەبووم بەڵام کەمتر بەخۆی ئەوەی ئێمە هەندێک زڕوفمان تێپەڕان بەڕاستیەکەی دەربەدەری و هەڵهاتن و شۆڕ و ئاژە ئەمانە تۆزێ دوور ئەکەوتیتەوە بەڵام لەمان کاتە هەر شعرەکە لە زێهنێتمە ئەمایەوانێ بەردەوام بووم تا ئەو کاتەی ئیتر تەواو گەشتمەوە ئاستەی بڵێم من ئەتوانم شعرەکانم بڵاوکەمەوە چاپیان بکەم لە ساڵی 2000 یعنی تۆ سەری ئەو فترە زۆرە لە 1970 تۆ بنووسی بەڵام من لە ساڵی 2000 دەستم کرد بە سازدانی کۆڕ و کۆبوونەوەکانم ئەکرد و کۆڕم ئەگێڕا و شعرم بڵاو کردەوانێ لە ڕۆژنامە و لە گۆڤارەکانە و لە ڕاگەیاندنەکانەوە بەردەوام شعرەکانم پەخش ئەکرد. دوای ئەو ساڵانە ئەستەکەم زەمینەیەکی لەبار بە بۆ خانمان کە مەسەلەن زیاتر بێنە ناو بوارەکە خۆیان بناسیێنن پرسیاری دواترم باسی ئەوەکەین باز لە فیستیڤاڵ و کۆڕەکانەکەین بەس پێم خۆشە بزانم باسی ئەوەت کرد کە کۆمەڵێک نەهامەتی و دەردەسەری بە سەرمانە هاتووە ئێمە وەکو کورد
بزانم ئەمانە هیچ کات کاریگەری هەبووە لە لای تۆ کاریگەری ئەوەی هەبووە کە شعرەکانە زیاتر بەلای نیشتیمان پەروەریا بڕۆن ئەگەر باسی پێش کۆڕەوەکە نەکەین بۆ نمونە دوای کۆڕەوەکە ئەمانە هیچ کاریگەریان هەبووە لەسەر بابەتەکانی تۆ لەسەر نووسینەکانی تۆ؟ بەڵێ من لە دوای کۆڕەوەوە لە دوای ڕاپەڕین ئەوانە ئیتر بۆ خۆت دروستبوونێکی نەتەوەی لە ڕۆحتا دروست ئەبوو چکە ئێمە هەمومان شەڕمان بۆ ئازادی ئەکرد بەڕاستەکەی چوار ئەو هینەم هەیە بڵێن چواردێر شعرم هەیە لەسەر نیشتیمان لەسەر خاک لەسەر کوردستان بۆ شەهید بۆ پێشمەرگە بۆ هەمیم نووسیوە هەر هەمی بەڵام بەڕاستی بە چاپم نەگەیانەوە بۆچی چکە هەستم کرد خەڵقێکی وامان نەماوە ئەوەندە نەتەوەی بێ شعرە نەتەوەیەکانی تۆ بخوێنێتەوە یاخۆ گوێ لێ بگرێ لەبەرەوە من ئەوانە هەر چوارینەن هەر هەمی ماوەتەوە لای خۆم وەکو ئەرشیفێک هەڵم گرتوون بەڵام بەڕاستی بە چاپم نەگەیانەوە ئەمانە هەمی کاریگەری دروستەکە بە دڵنیایەوە یعنی تۆ گەیشتی بیتە و ئاستەی ئەو هەموو شەهیدت ئەیە لە دوای ڕاپەڕینەوانێ تۆ کەوڕەوت کرد خاکت جێهێش نیشتیمانە جێهێشت و هەم گەڕایتەوە دوای ئەوە اینجا ئەو هەموو ناخۆشێکە لە ژیانە گرانی و نازامەها نەبوونی و ئەمان هەمی کاریگەری دروستەکە ئەنجا بۆ ئێمەیەکی ژن بۆ ئێمەیە کە ئەمان نووسی و قەڵەمان بەدەستەوە بۆ هەڵبەت کاردانەوەکی کەی دروست دەکرد لامان چکە ئێمە لە ڕۆ ئەدەبیەکەەوە تەماشای شتەکانمانەکرد ئێمە ئەو کاتە لە ڕووی سیاسیەوە سێرمان نەیە کە بزانین ئەمە وەکو سیاست چی ئەگەیەنە نەخێت بەڵام لەلایەنە ئەدەبیەکەەوە زیاتر بۆ ئێمە کاریگەری دروست دەکرد بۆیە من بەڕاستی ئەوانە زۆر بۆ من باش ئەنجا من دوکانێکمان دانابوو لە باو ئەوەکو مێژوێگە گەڕمە چکە تا ئێستا باسم نەکردو بەڕاستی لەگەڵ کچێکی هاوڕێمان دوکانێکمان دروست کردبوو ئەو کاتە ساڵی 93 و 94 پێڵاومان دروست دەکرد بۆ خەڵک ئەو کاتە خەڵک پارەی نەبوو شت کڕێ پێڵاوی کۆنەمانە هێنا سەر لە نوێ بە قولاب بەدەست و بۆمان ئەچنیێوانێ پاپوچێکی جوانمان بۆ دروست دەکرد من ئەو کاتە کە ئەوم ئەبینی خەڵگە هاو بە لێشەوە ئەم پێڵاوانەیە کڕی بە سعرێکی هەرزان و ئەوانە پرسێک لە لای من دروست بوو یعنی خەڵک گەیشتۆتە و ئاستەی خەڵک برسیە بۆیە ئەم کۆنەی لای ئێمە ئەکڕێ ئەوەم کردبووە تێکستێکی جوان بەڵام بەداخەوە کە فەوتا نەمایەوانێ لای خۆم تێ هەڵبەت هۆکاری کە هەبوو کە ئەوەم فەوتا حیفێ بەڵێ بزانم لە سەرەتای وەڵامەکانە باسی ئەوەت کرد باسی براکەتت کرد کە هەمیشە پاڵپشتێکی باشی تۆ بووە کە باسی براکەتەکەی هەمیشە وکوای بڵێ باسی خێزانەکە بکەیت چونکە پشگیری باوکان و پشگیری براکان بۆ خوشکەکان زۆر گرنگە کە تۆ لە سەرەتای بڵێن پرۆسەی ژیانە ئەگەر لە ماڵە باوکتا و لە ماڵی خێزانەکەدا پشگیرێکی باشت هەبێت لە دوای هاوسەرگیریش بە هەمان شێوە ئەگەر هاوسەرگیریش بکەی لەگەڵ کەسێکە لەگەڵ خولیاکانیشتانە گونجە بەڵام ئەسێری ئەوەکە کە باوک و براکەت ڕێزی پیشەکەی تۆیان گرتووە ئەوش بە هەمان شێوە لەسەر ڕێچکەی ئەوانە ڕوە بزانم پشگیری خێزان چۆن ئەبێنیت بە تایبەت باوک و برا بۆ خاتونێکی وەکو تۆ بۆ ئەو خاتونانی کە دەستیان دیار بۆەوە بە تایبەت شعر ئەنووسن بەڵێ لە ڕاستیە من کاکەم بەڕەحمەت چێ زۆر پشگیری ئەکردم زۆر سپاس ئەو کاتێ لە ڕێخستنانی هێنەکانە ئیشێکرد لە سەردەمی هەشتاکان بە دواوانی لە هەشتا وتر لە کاتێکە خاڵم چۆن ناو سیاست و بوو بە پێشمەرگەی ترم بۆ یەکێ لە ڕێخستنەکان ناوشار ئیشێکرد ئەو کاتە ئەم برایی من بە منی وتی وەرە شەی دادان شەمەم بۆ بنووسەرەوانێ نامەی نهێنی پێ ناردم یعنی هەمیشە لەوەی پشگیریە کردم دوجار هەتا ئەو کاتێشی هاوسەرگیریم کرد یەکەم قوتابخانە و یەکەم مامۆستای ڕێگاکەی من بەس ئەو برایم بوو بەڕاستەکەی جگەلەوەی من هەرگیز لێرە شۆبۆی هەموو کەس بزانێ بەڕاستی من هەرگیز باوکم لە هیچ شتێکە پشگیری نەکردم و داستێشی لەگەڵابێ قەت پشگیریم ناکە بەڵام من براکانم پشگیرم بوون بە پلەی یەکەم ئەو برایم قوتابخانە و مامۆستا و ڕێژنیشتاندەرم بوو بە هەموو کاتەکان و لە دوای ئەوەی کە هاوسەرگیریشم کردووە یعنی ئەبێ بڵم سپاس بۆخوا یعنی هاوژینێکم هەیە هەمیشە پشت و پەنامە هەمیشە پشتیوانیم دەکا یعنی کاتێکە من وتومە ئەڕۆمە بەرنامە نەیوتۆ بۆچی ئەچی ئازادی بۆ خۆت بڕۆ چی دەکەی بیکەی لەبەرەوەی تۆ 4-5 ئیش لە بەرنامە و کاری توایە ئەبێت جێبەجێیان بکەمانە بۆ من شانازیە ئەمە وام لێکە
زیاتر کارەکانم بەرجەستە بکەم، زیاتر بتوانم بنووسم. جاری وایە شەوێک یعنی بە شەوان زیاتر من مەجالەکەم هەیە نووسینی مقالەیەکە، وتارێک ئەنووسم، شعرێک ئەنووسم کە بانگم دەکاڵم وڵای شتە نووسم وڵی ئاساییە، یعنی ڕێک وازە هێنێ لەوەی کە داواکاری هەیە ئەگەر شتێک بێ لەو شتانە، یعنی بۆ من ئەمە گرنگە و ئەمەشم بە هەند وەرگرتووە. ئەمە وەکو چۆن دەڵێ ڕێزێکی زۆر تایبەتتری لەلا من دروست کردووە. بەتەکید ڕێزگرتنی هاوسەران لە هەموو بوارەکانەوە بەتایبەت لە ڕێزگرتن لە پیشەی یەکتری هەستەکەمەوە هۆکارێکی سەرکەوتنی یاخود خێزانێکی بەختەوەرە بە دڵنیاییەوە. بزانم باسی پشگیری خێزانمان کرد، پێم خۆشە بزانم پشگیری هاوپیشەکانت هونەرمەندەکان ئەمانە چۆن ئەبینی تا چەند پشگیری یەکن ئێوە لە ناو یەکتریاوە، ئەگەر پشگیری هاوڕێ و هاوپیشەکانت هەبێ کاری باشترت لە پێشینە ئەبێت؟ بە دڵنیایەوە. لە ڕاستیە ئێمە هەمیشە پشگیر و پشت و پەناییەک بووین. کاتێ ئێمە پەرش و بڵاوێک لە ناو نووسەرانە پیا ببوو، نووسەرانی گەنج و کاتێک کە ئێمەمان نووسی گەنج بووین، نووسەرانی گەنجە بوو زۆر پەرش و بڵاو بووین، بەڵام هاوڕێکمان هەبوو کەستە لە ئەوروپایە لێرەوە دەمێ وەکو ڕێزێک ناوی بەرم ناوی گۆڤە بوو، گۆڤە ئەحمەد، گروپێکی دروست کرد بۆ گروپی هەناسەکانی نیشتیمان. یعنی ئەم گروپە کارێکی زۆر باش بوو بەڕاستی. هەر کەسێک لە هەر شارێک لە شارەکانی کوردستان نووسەر بووە، شعری هەبووە، یان هەوڵی باە بینووسێ لەم گروپەیە کۆکرابوانێ. هەفتانە کۆی ئەکردنەوە لە شوێنێک و ئیتر یەک دوانێکی دەستنیشانە کرد بۆ ئەوی وەکو هاندانێک بۆیان شعریانە خوێندەوانی. ئەمە زۆر باش بوو. ئەمە لێرەوە وامان لێ هات هەرمومان ببووینە پشگیری یەک، هەتا سێشی لەگەڵا بێ ئەو کۆمەڵ هاوڕێ پەیوەندێکی زۆر باش هەیە لە نێوانە، پەیوەندێک هەیە لە نێوانمانە، چۆن دەڵێ پەیوەندێکی ڕۆحی هەیە، دوور نەکەوتونێتەوە لە یەک. هەمیشە بۆ نمونە من ئەچمە کۆڕێک شعری شعرە خوێنمەوە، دەستخۆشی هاوڕێکانم پشگیریە بۆ من، ئێمەش بۆ هەموو کەسەکان ئاوین. یعنی من هاتم پێشەنگایەکی تابلۆ شعری ژنانم کردەوە بڕوا بکە، یان بڕوام نەبوو بەو قەڕباڵغی کە خەڵک ڕووی لێ نابوو، یعنی ئەوەی نووسەر بوو، ئەوەی هونەرمەند بوو، یعنی ئەوەی لە بوارێکی ئەدەبی و هونەری و سیاسیشە هەتا ڕێکخراوەی هەر هەموو ڕووی کرد بە ئەو شوێنە هاتبوون سێ بۆ سەیری ئەو پێشەنگایە. ئەمە پشگیریەکی زۆر باشەوەی کرد. کارەکەی من کە کردبووم کاردانەوەکی زۆر باشی دروست کرد بوو، چکە بەڕاستەکەی لە هەرێمی کوردستان یەکەم جار بوو کارێک لەو شێوەیە بکرێت، تابلۆیەکی شعری تۆ نمایشی بکەیت و خەڵک بێت سەیری بکە. ئەمە کاردانەوەی زۆر باسی دروست کرد. لە دوای ئەمەوانێ من بۆم دەرکەوت ئێمە چەند پشگیری یەکین، چەند هاوکاری یەکین، چەند دەتوانین بە یەکەوە کار بکەین، چکە تۆ بە تەنیا ناتوانین هیچکە. ئەگەر تۆ هەمووتان کۆک نەبن، هاوڕا نەبن، پشگیری یەک نەکەن، کار بە ئاسانی ناکرێت. زۆر ڕاستە. بزانم پەیامی گواستنەوەی پەیامی ئافرەتانە یاخود مێری نەبوون، مێی نەبوون لە ئێستاە تا چەند گرنگە، تۆ تا چەند توانی و تا لە ڕێگەی شعرەکانتەوە پەیامی ئافرەتانە بگەیەنیەوە، وەزیفەی شعر نووسین لە ئێستاە لە کۆمەڵگای ئێمە تا چەند قورسە بۆ ئافرەتان؟ بەڕاستی تۆ کاتێک کە خۆت بۆ خۆت شتێک لە خۆتە کەم دەکەی یاخود بۆ شایەک لە ڕۆحتا هەیە، ناچار بە نووسیندەری ئەوڕێ. هەڵبەتە نەک لە من بۆ نمونە ژنەکەی هاوڕێم گرفتێکی هەیە، بەڵام ئەو هەستی دەربڕینەکەی ناتوانێت، ناچار دەبێ من پەنابەرم بۆ ئەوەی کە هەستی ئەو ژنە دەربڕم، بتوانم بەڕاستی بسانم ئەو ژنە چی ئەوێ. لەبەرەوە من ویستمە لە شعرەکانمەوانێ بیسەلمێنم کە ژن بنیەتی ژن چییە، ژن ئەمەیە کە تۆ نایناسی، یعنی ئەمانەیە بەڕاستەکەی. تۆ کاتێک لەسەر پرسێکی ژنان کار دەکەیت یاخود لەسەر پرسێکی ژنان شتێک ئەنووسی، دەرخستنی حقیقەتی ژنە، دەرخستنی ناخ و ڕۆحی ژنەکە لە ڕێی نووسینەوە بەرجەستەیەکەی بۆیان. باشە. لە ئێستاە ئەو قەڵەمانەی بەتایبەت قەڵەمی ئافرەت لە ئێستاە تۆ چۆن ئەیبینی، چۆن تا چەند توانی وتانە یاخود تا چەند توانی ویانەکە خەموو ئازارەکانی ژنان بۆ نمونە پیشان بەدا لە ڕێگەی قەڵەمەکانیانەوە لە ڕێگەی شعرەکانیانە، بۆ نمونە تونند و تیژی، بۆ نمونە هاوسەرگیری بەسوور، بۆ نمونە ینی ئەگەر ئێمە باز لە کێشە و گیر و گرفتی خانمان بکەین زۆر زیاتر لە بەرنامە دوان لەوانەیە زیاتر بێ. بەڵام ئێوە چۆن توانی وتانەوە تا چەند لەو ئاستەیە تۆ چۆن ئەیبینیت خانمان و قەڵەمی خانمان توانیویانە ئەو ئێش و ئازاری خانمان لە ڕێگەی شعرەوە بناسێنن یاخود باسی بکەن؟
لە ڕاستی ئەمە ئەگەر بچینەوە بۆ ئەوەی بۆ ڕابردوو چەندەها ژنە نووسەرمان هەبووە کە توانیانە بەڕاستی ببنە سمبول بۆ ژنان یاخود پێشەنگایەتی ژنان بکەن بۆ نمونە ئەرخەوان ڕەسوڵ یعنی ژنێکی جوان کەژاڵی برایم خەدیر بە ڕەحمەت چیە ئەحلام مەنسوور بە ڕەحمەت چیە ئەمانە هەمی نووسەری جوان بوون بۆ ژنان توانیانە ڕۆحی ژن ببەخشن بە ئەدەبیات بەڕاستی بەڵام لە ئێستێدا ژنی نووسەرمان زۆر زۆرە ژنی شاعیرەمان زۆر زۆرە بەڵام ئایا ئەوەی کە ئەو شعرەی کە مرۆڤ دەتوانێت بڕوای پێبێنێ کام شعرەیە وانە ئەو شعرەی کە تۆ دەتەوێت بڵێ ئەم ژنە بەڕاستی ژنانە دەنووسێکەیە من نایم لە شعرێکە باسی ڕوتبوونەوەت بۆ بکەم ڕوتبوونەوە بۆ معنایی کە لە ڕۆژانی ڕابردووە بەڕاستی من شعرێکم کێ لێ بوو ئەگەر چی جوان بوو بەڵام کۆمەلگا ئەوەی پێ قوبوڵ نییە کۆمەلگا بە ڕواڵەتەکەی کەیدا دەیبینێتوانێ کچێک بوو باز لە پیاوێک دەکات تەڕ بۆ و نازام کۆمەڵێک شت بەڵێ بەڵێ ئەوە هەمومان گوێبیستی بوون بەڵام کۆمەلگای ئێمە ئەمەی پێ بڤەیە ئەمەی پێ چزانم ئەڵێمە تاوانێکی گەورەیە کە ژنێک دەیکات چۆن ئەم ژنە باسی چی بۆ من ئەکا ئەمە ناکرێت تۆ بڵێت من هەموو ژنەکان زەربی سفر دەکەم لەبەروی ئاوا دەنووسن ڕۆژانێک هەبوو ئێمە باسی مەمکی ژنمان کردووە کەواتە کۆمەلگا خەڵەت لە من تێگەیشتووە لەبەرەوە دەبێت تۆ شتێک بنووسی بە دڵی کۆمەلگاکەت بێ بەڵام منێک کە شەیدام ناتوانم بە دڵی کۆمەلگا من لە ناخی خۆم ئەوەی لە ناخی خۆمە دەنووسم لەبەرەوە ژنی نووسەرمان زۆر زۆرە ژنی شاعری جوانیشمان زۆر زۆرە بەڵام بەڕاستی ئەوە کەسەی کە ڕەخنەگرە ئەو کەسەی کە گوێبیستە ئەوەی کە دەتوانێت گوێگرێکی باشی شعر بێ ئەو دەتوانێت بڕیار با لەسەرەوەی کە قەڵەمی ژن کام قەڵەمەیە زۆر باشە خات و شەیدا پێم خۆشە بابەتێک یاخود نووسینێک شعرێکمان پێشکەشکەی لە بابەتەکانی خۆت بەسەر چاو خۆش بێت زانم ئەم بابەتی پێشکەشمانەکەی ناوی چییە؟ ساڵی چەند نووسیوتە؟ بەڵێ من کتێبی مەملەکەتی حەرام باشە کە هەر ئەم دیوانەم هەیە لەبەرەوەی بەڕاستی هەڵبە زروف و لایەنە مادیەکەژ ڕێگەی پێ نەداوم کە بەڕاستی شعرەکانم چاپ بکەم لە 2009 لەسەر ئەرکی خۆم چاپم کردم کتێبە عفو 2013 چاپم کرد مەملەکەتی حەرام مەبەستم لە جەستەی ژنە ئەو جەستەی بەڕاستی کە لەبەر خاتری دابوونەریت ئەتێک دەکرێت دەمەوێت هەر ئەوەش بخوێنەوە بۆتان باش فەرموو مەملەکەتی حەرام جامەکانی حەرامکردن بێنە و سنەتی ئەم غەریبێ بکە ئەم هەموو مەعشوقە ئالوودەکە ئەی خودایە ئەی خودایە فەرشی گوناهم هەڵگرە و با حەرامەکانم سەر نەگۆم بن گەڕیدەیەک ئەم خەراباتەی بۆ پێچوو دەستی بە شەمامەکانی کچێنی دارسنەوبەرێکەوە سەوز بوو وادەی ئەم هەڵهاتنە چییە؟ دەبێت چیت لە خوێنی وەنەوشەیەکی ئەم سوبحە کردبێ مەملەکەتێ پڕ دەبێ لە شاهانە غرورێ پڕ دەبێ لە زەردی تۆش ئەی حەرام کردن پڕ دەبی لە دەست پڕ دەبی لە هەناسە پڕ دەبی لە مرەکەبی داوێ ئەم شعرەم ساڵی 2001 نووسیوە دەستخۆش سپاس دەکەم بزام خات و شەیدا لەگەڵ بەرهەمی چاپکراوە پێشوی بابەتەکەم پێشکەشکەی باسیەوەت کرد کە سپۆنسەرت نەبووە خۆت لەسەر ئەرکی خۆت ئەمە بە چاپگەیاندووە بزانم لەگەڵ بەرهەمە چاپکراوەکاندا چۆنی زیاتر پێت خۆشە کە بەرهەمەکان چاپ بکرێ خۆ لە ئێستا لە ڕێگەی سۆشیال میدیاوە کەمێک ئەم نێوەندە کورد بۆتەوە لە نێوان جەماوەر و لە نێوان شاعیرە بۆ نمونە ئێستا زۆرێک لە شاعیرەکان دەیبینین کە پەڕە تایبەتەکانی خۆیان لە سۆشیال میدیا چۆنەڵی ینی بە شوێنێکی باشی ئەزانن بۆ خستڵی بەرهەمەکانیان تۆ چۆنی لەگەڵ سۆشیال میدیا؟ وەڵاهی باشم لەگەڵی ئەڕۆم بە ڕاستیەکەی بەڵام لە ڕاستیا من پێم باش نییە کە شتێکت هەبێ نووسینێکت هەبێ لە سۆسیال میدیا بڵاوکێتە بۆچی تۆ ئەیخێتە کتێبێک و لەم لاپەڕانەیە کە دای ئەنێی ئەمە بۆ ئەرشیفی خۆت ئەمێنێتەوە سبەینە خۆ ئەمە ژیان هەروانابێ ینی بڵێن تۆ مۆبایلێکی پێ بەردەوام نووسینەکانتی تامێنێتەوە ئەمە هەزارها ڕێگاتێتە بەردەوام بەڵام کتێب باشترین
باشترین ئەمانەتە کە لای خۆت ئەمێنێتوانێ بۆ مێژوەکەی خۆت ئەمێنێ لە دوای تۆ کێ سۆسیال میدیای تۆ بەکاردێنێ کەس بەڵام لە دوای تۆ کتێبەکە ئەمێنێتەوە لە جێگای خۆی. سێ بۆ من بۆ خۆم ساڵی 96 کە دەستم کرد بە کاری ڕاگەاندن چەندەها چیرۆکی ژنانم هەیە لەسەر کوشتن سوتاندن خۆخشتن لەسەر هەموو پێگەکانی ژن کە تووشی نەهامەتی و توندوتیژی بوون چەندە چیرۆکمێ نەمتوانیەوە چاپی بکەم لەبەرچی لەبەرەوەی کە من بەڕاستی سپۆنسەرم نییە من ئەمە دووهەم کتێبەکە لەسەر ئەرکی خۆم چاپم کردێتەوەی تر یعنی ژیانەکە جوانیە کە تۆ بتوانانی هەمیشە کتێب چاکێتەوە بەڵام بەڕاستی من پێم باشە ئەوەی کە نووسینێک دەکا ئەوەی کە ئەوێ بەرهەمەکەی بۆ مێژوو بۆ ڕۆژگار بمێنێتەوە لەنێو کۆمەڵگە کاردانەوەی دروست بکە یاخود لەناو پێگەی میلەتەکەی خۆیان لەناو نووسەران لەناو هەر ڕۆشنبیرانە بمێنێتەوە بە زیندوی تەنها ئەبێ کتێبێکی هەبێ و چاپی کە ئەم کتێبە بەڕاستی هێشتنەوەی ڕۆحی توێ لە لای خەڵکی ترا ئەمە زۆر باشە بە دڵنیاییەوە. بزانم شەیداخان باسی فیستیڤالەکانمان کە لە سەرەتای پێم خۆشە بزانم باسێکی فیستیڤالەکانم بۆ بکەی باسێکی کۆڕەکانم بۆ بکەی لە ئێستادا تا چەند گرنگە ئەم فیستیڤالانە ئەم کۆڕانەوە تا چەند گرنگە بۆ ناساندنی بەرهەمەکانی ئێوەوە بۆ نزیک بوونەوەی شاعیران و هەمجەماوە دیش. ڕاستە جاران لە نەوەتەکان و تا ئەم سەرەتای 2000ەکانش کە کوڕێکی شیعری دەگرێت بەڕاستی خەڵک بەسەر پێشەوە ساونە قەرەباڵە بوو بەڵام بەداخەوە سێوان نەماوە سێر کۆمەڵێک کەسی دیارن دەموچاوەکانە دووبارە بن ئەچناو کۆڕکۆبوونەوەکان. بۆچی گەڕێنیتەوە زۆرێک لە شاعیرانم پرسیارم ئاراستە کردوون بە هەمان ڕای جەنابەتیان هەیە بۆچی ئەیگەڕێنەوە ئێوە؟ لەبەرەوەی بەڕاستی یعنی خوێنەر بیسەری شعرمان نییە بیسەری ئەدەبیاتمان نییە لەبەرەوە یعنی تۆ سەیرەکەی بۆ نمونە من ئەم کتێبەم چاپ کردووە لیژنەیەک نەبووە پێیا بچێتە بزانێ ئەم کتێبەی من بۆ خەڵکە بێ خەڵک ئەتوانێ یعنی لە خۆی لەبەری ئەگرێ بخوێنێتەوە خەڵک تا چەند تەعاملی لەگەڵەکە خوێنەر زیهنێتی خوێنەر چیە لەسەر ئەم کتێبە لەبەرەوە کاتێتۆ لیژنەی هەڵسەنگاندن یاخو بە دوواداچوونت نەبوو لەسەر بەرهەمەکان زۆر و بۆری ئەو بەرهەمە زۆرێک کە سپاس بۆخوا 2 ساڵیشە ئەو زۆر و بۆریە نەماوە لە چاپکردنی کتێبە بەڕاستی ئەمە جێگەی دەستخۆشیە چکەوەش هەر ئێمەی نووسەران ئەو داواکاریمان بەرزکردەوە کە ناکری ینی بۆ ڕێژە زۆرە کتێب بێتە بەرچاوی خەڵکو لەسەر جادە خەڵک شەقی لێ ئەمە زۆر ناخۆشە بۆ ئێمە لەمە تووشی خەفە دەبین تووشی مەلەل ئەبین بۆچی خەڵک شعر لە ئەدەبیات ئێستا دوێنێ ڕسمێکیان بۆ گرتم هەموو کتێبی ئەو شاعیرە گەورانەدانراوە بە هەزار ینی نووسیانە هەڕاتکردنی ئەدەب یعنی ئەمە ناخۆشە بۆ تۆ سیرەکەی وڵاتی وا هەیە لەسەر ئەدەبیات ژیان ئەکا بەڵام لای ئێمە ئەدەب وای لێ نهاتوە اینجا بەڕاستی سۆسیال میدیا و ئەم مۆبایلە وای کردووە خەڵک کەمتر بچێتە ناو کۆمەڵەوە خەڵک کەمتر بچێتە ناو کۆڕکۆبوونەوەکانە لە فیستیڤالەکانی ڕابردووە ئێمە کە فیستیڤالێکە کرا تەمانا دەکرد بچیتە ناو فستیڤالەکە مەجالت نەبوو هەر بچیتە ژوورە هێندە قەرەباڵە بۆ سێ فستیڤالێکی گەوڕی وەک گەلاوێش کە دەکرێت کەمترین خەڵکە چێتە ناو فستیڤالەوانێ ئەمانە بۆ خۆی هۆکاری ئەوەن کە بەڕاستی ئێمەی بیسار ئێمەی گوێگر ئێمەی خوێنەوار ئێمەی ئەوانەی کە ناوی خۆمان ناو ڕۆشنبیر بڕوامان بە هیچ شتێک نەماوە لە ژیانە چکەوە هەستەکەی تۆ کە لە کاتێ لە ناو مۆبایلەکە تا شتێک ئەبینی نووسراوەتر ئەڵێمە چمە ئەوێ لەوێش دانیشمەر فرانشتە جا بۆ بڕۆم ناڕۆم کەواتە من لێرە خوێندمەوانێ بەڵام گوێم لە کەسەکە نییە چونکە خوێندنەوەی شعر تۆ شعرێکی من بخوێنەرەوانێ تۆگەیشتنەکەی تۆ جۆرێکە کەسێک کە جۆرێک لە تۆ تێکە بەڵام من کە لە ناخی خۆمەوە هەڵ ئەقوڵێ ئەی خوێنمەوانێ کەسی بەرامبەر بە شێوەی کە لە من تێدەکات لەبەرەوە دەکرێت ئێمە هەمیشە خۆمان لەگەڵ گوێمان لە خاوەنی ئەو نووسینە بێ باشترا لەبەروی تێگەیشتنمان هەبێ بەڕاستیمانە هەمووی هۆکارە اینجا نەبوونی ڕێکیەک لە ناو ئیش و کارەکانە سێ بۆ نمونە ئەمڕۆ لە 4 شوێن چالاکی ئەکرێ بۆچی لەبەرەوەی ئێمە بەڕاستی سیستەمێکمان نییە پێی بوترێ سیستەمی ڕۆشنبیری سیستەمی ڕێخستنی چالاکیەکان با هەر ڕۆژەی لە شوێنێک چالاکیەک هەبێت و زۆرترین خەڵک تیای کۆبێتەوە جاری وا هەیە تۆچی ئەوە بەڕاستی ئێمەمە ئەم هەموو داواکاریانمان کردووەکو نووسەران ئەمانەمان گەیاندۆ نووسەرانی گەنج دەکرێت ئاوا بێ ناکرێ بۆ نمونە من ئەمڕۆ چالاکیەک 3 چالاکی هەبێ هەرسێکیشی پێویستەکە بڕۆم
بەڵام فرای هیچیان ناکەم بۆچی ئەمە زۆر زۆر خراپە بەڕاستی ئەمە وای کردووە ئاستی سەقافی دابەزاندووە ئاستی تێگەیشتنی خەڵکیشی دابەزاندووە ینی بتۆ دێ کۆڕێکی ئەدەبیە ئێستێ ئەمڕۆ کۆڕێکی ئەدەبی ئەم ساعاتە ساعاتێکی کە کۆڕێکی فکریە ساعاتێکی کۆڕێکی سیاسی ئەمە تێکەڵاوبوونێک دروستە بێ لە ناو مێشکی خەڵکە شتەکانی بۆ لێ جدا ناکرێتەوانێ زۆر ڕاستە شەیداخان بزانم پرسیارێکی دیکەم ئەوەیە شەیداخان هەم دایکە هەم چالاکوانیت و هەم شاعریشیت بزانم چۆن توانیوتە ئەم هاوسەنگیە ڕێک بخەی وەکو لە سەرەتای پرسیارەکانم لە سەرەتا وەڵامت دامەوە وتت کە من شعر دروستی کردم لە شاردا نابڕێمەوە دایکایەتی شتێکە کە ناتوانانی لێدا بڕێیت و کاری چالاکوانیشت وەک ئەی بینین کە جەدەستێکی باشت دیارە لەو بوارەیە بزانم تۆ چۆن توانیوتە هاوسەنگیەک بکەیتە ناو ئەم سێ ئیشەوە ئەگەر ڕیزبەندیەکت پێ بڵێم زام کامیان لە پێشینێ دایکایەتێکت یاخود چالاکوانیەکەت یاخود شاعریەکەت ئەمە ئەگەر بە ڕیزبەندی پێ بڵم کامیان لە پێشن ئەگەر دایک نەبوومە هەمیشە شعر پێشەنگوو لە منە بەڕاستێکەکەی من لەسەربار بۆی کەش ئەنووسم هەمیشە لە کار چالاکیەکانم کاری سیاسی یەکەم کاری ڕێکخراوە یەکەم چالاکەوانی ژنانم لە هەمان کاتا دایکم هاوسەرم و فەرمانبەریشم بەڕاستێکە یعنی ئەبێ ئینسان خۆڵقاندنی خۆی وا بخۆڵخێنێ فرێ هەموو کارەکانی بکەوێت چکە تۆ ئەرکێکی قورسە خسۆزە سەر خۆت و بەڕاستی 4-5 ئیشی لە خۆت تاکۆ کردێتەوە دەبێت فرێ ئەوانە هەر هەمی بکەوی من کاتێککە دایک بووم کەمتر ئەنووسم بۆچی لەبەرەوەی ئەبێ جارێ خەم لای مناڵەکانم بێ ئەبێ مناڵەکانم یعنی تەواو بگەنە و ئاستەی خۆیانێتتر بەڕاستی جاری بە هەیە ئەوان ئەخەون نجا من شتێک ئەنووسم لەبەرەوەی نامەوێ ینی مناڵەکانم بکەم بە قوربانی ئەدەبیات چکە لە ئێستێدا من ژیانم کردووە و منداڵم هەیە منداڵەکانم لە هەموو شتێ پێویستترن دوجار لە دوای مناڵەکانم هاوسەرەکەم بەڕاستی ئەوە قەڵایەکی باشە بۆ من چکە نامەوێت ینی هیچیان بکەم بە قوربانی هیچیان نە ئەدەب بە قوربانی ماڵ و مناڵ نە ماڵ و مناڵ بە قوربانی ئەدەب نە ئیش و کار و چالاکیەکانیشم بە قوربانی هیچیانەکەم چکە ئەو کاتانەی کە من کارێکم بۆ ئەگونجێ هەڵبەت باوکیان بۆ پۆڕیسپاسەوان یعنی کە هەرگیز بەدەگمەنە پیاەک بتوانێ هێندە هاوکاری هاوژینەکەی بێ کە من کارێکی دەرۆم ئەبێ ئیشیەکە کارێکی چالاکیە هەر کارێک بێ ئەو ئەگەداری ماڵ و منداڵە ئەگەداری ئەوە یعنی خوانێکیان بۆ بکە یاخود ئەو ئەرکەی لەسەر منە ئەو کەمی ئەکاتەوە لێ پرسیینەوەیان خوێندنیان هەموو شتەکان یعنی ئەمە بۆ خۆی کاریگەری زۆر باش دروستەکە ئەمەش هانیدان بەڕاستی ئەوەندە بەرفراون بووم لە ئیش و کارەکانە چکە تۆ ئەگەر هەر کەسێک نەبێ هاوکار بێ دەگمەنە لەبەرەوە ئەبێ هەردوو لە وەکو یەک هاوکار بن چکە کوردتەنی چەپڵە بە دەستێک لێ نادرێت بە دڵنیایەوەکەواشە هەمیشە من کاتێکە ژنێک گرفتێکی ئەبێ من لە ناو کێشەکەیە کارەکەم ئەو من قەت نەموتۆن و ڕۆژێکیش لە ڕۆژانە ئەگەر هەموو ژیانم لە پێناو خزمەتی ژنی شابێ قەت دەستێکی خراپ بۆ پیاو نابە ناڵە مەڵا پیاو ئەوەیە چکە من بڕوام بەوە نییە پیا و ئەو درڕندە سەختە بێت کە بەڕاستی خەڵک ئەیبینێ لای من وانە پیا و ژن یەکسانن لەبەرەوە من بڕوام بە جێندەر هەیە بڕام بە یەکسانی ژن و مێرد هەیە بڕام بە یەکسانی هەموو مرۆڤەکان هەیە لە هەمانکانە ئەڵێن بۆ منە چەپڵە بەدەستێ لێ نادرێت بەدڵنیایەوە بە خراپەکانیش بە دڵنیایەوە چکە من کاتێککە ئەو هاوژینم بۆ شایەکانی بۆ پڕکردومەتەوە منیش ئەبێ بۆ شایەکانی ئەو پڕ بکەمەوانێ ئەمە قسەیەکە بەڕاستی حتمی نییە بەس بەداخەوە کە بینم زۆرینەی ژنانی نووسەر وابیر ناکەنەوانێ بەداخەوە ینی ئەمە گرفتە باش پێم خۆش زۆر ڕاستە بزانم خاتو شەیدا پێم خۆشە دەقەکی ترمان پێشکەش بکەیت بزانم ئەم دەقەیان ناوی چێ بەر چناوەکە ئەمەیان ساڵی چەند نووسیوتە بەسەر چاو خۆش بێ ئەمەیان باسی ڕۆحی ژنێگەکەم کە ژنێک بەرامبەر کەسی بەرامبەری هەیەی باشە بۆ ڕەگەزی بەرامبەر باڵێ ئەمە ساڵی 1990 نووسیم کاتێک دادا ئەوینمان لەدایک بوو ئەوە زۆر دڵی خۆش کردم بۆیە شعرایشم نووسی هەستم کرد دایکی ئەوین کە کاتە براژنم عەزابێکی زۆری چەست بوو بەدەست دووگیانی و منداڵ و ئەوانە بۆ یەکەوە نووسی جەستە
بە پلیکانەکانی جەستەما سەرکەوە تا دەچیتە نەو بانشەکانی سینەم خۆت لە ئەستێرەکانی نگامە حەشاردا تا ئەشارێتەوە لە فرمێسکما تازە من و عشق جوداین تۆ هەمیشە دەرگایەکی پڕ لە میهرەبانیت ڕایەخێکی عاتیفەی ئێستا من و تۆ دەواازەیەکین بۆ بوون بە پلیکانەکانی جەستەما سەرکەوە. یعنی من کە شعرێک ئەنووسم کورد ئەنووسم بەڵام پوخت چکە ئەمە پەیامەکەم بە کورتی بگادیان جاری وایە تۆ قەسیدە لە فستیڤاڵەکانە زیاتر ئەخوێنێتەوە تۆ ناتوانانی قەسیدەیەک لە کۆڕێکی کورتتا بخوێنیتوانێ لەبەرەوە هەستم کردووە لەم کتێبەشە بەڕاستی هەموو پەیامەکانم کورد بگێنم نەک بە قەسیدەیەکی دوور و درێژ. زۆر ڕاستە دەست خۆش بزانم خات و شەیدا بزانم هەمیشە باز لەوە کرێگلی ئەوە کرێ بۆ نمونە لە هونەرمەندە ئافرەتەکان بە تایبەت ئەڵەن بۆچی مثلەن گۆرانی بۆ ڕەگەزی بەرامبەر ناڵێن لە کاتێکا کە پیاوان هەمیشە گۆرانیەکانیان پەیامەکانیان ینی بەڕاشکاوی و بەڕاستە و خۆ بۆ خانمانە بەڵام گلەی ئەوە زیاتر لە ئافرەتانە کرێت کە بۆچی مەسەلەن گۆرانی بۆ ڕەگەزی بەرامبەر ناڵێن بەڵام بە هەمان شێوە ئەگەر باز لە قەڵەمی شعری ئافرەتانیش بکەین هەنێک کات ئەگەر بڵێن بە پەنجەکانی دەست ژمێدراون ئەو خاتونانی کە وەکو تۆ جەریئن بۆ نمونە بابەتەکانیان زیاتر لەسەر ڕەگەزی بەرامبەر بووە. پێت خۆشە زیاتر بابەتەکانت ژنبوونی پێوە دیار بێ جەندەری پێوە دیار بێ حەزەکەی زیاتر لەسەر ئەو بابەتانە ئیش بکەیت و کار بکەیت و بنووسیت؟ بەڵێ من هەمیشە حەزم لێتی بەڕاستی خۆمی ژن دەربخەم لە نووسینە چکە کاتێک کە منێکی ژن شعری وایشم هەیە بەڕاستی دەکرێ بکرێتە گۆرانی کە بۆ پیا وتراوە ئەمانەش بۆ من کاریگەری هەیە بۆ نمونە من لە دێڕێک ماڵم تۆ گولاو خۆ بە ئاڵێنە لە من یعنی بۆچی نابێ ئەمە کرێ یان شعرێکی کەم هەیە دەڵێم ئەوەندە خۆشمەوێ هەز بە ماچی لێوەکانت ئەەکەم بۆەوەی لێوی منیش وەک لێوەکانی تۆ جوان دەرچێ ئەو موانەی لەسەر لێوی تۆ ڕواوەقەی چێکە بابێتە سەر لێوی من یعنی بەڵام ئایا پیاوانی ئێمە تا چەند ئەمایان پێ قوبوڵە بەڕاستی تۆ بێیت شعرێکی ئاوا بێت بە ژنێک و ژنەکە بیکاتە گۆرانی و پیاوان چەندیان پێ قوبوڵە بێت چکە ئێمە هەمیشە بیرمان لەوە نەچێ ئەگەرچی منێکی ژن هاوژینێکم هەیە لەوەی هاوژینەکەم هەموو شتێکی پێ قوبوڵ نەکرێ لەوەی پێ قوبوڵ نەبێ من لەگەڵ پیاوێکە بۆستم تەوقەش بکەم یعنی هەمومان ئەم ناخە هەیە لە ڕوانگە و لەوەیە لەبەرەوەی دابوونەریتی ئێمە پێ قوبوڵ نەکراوە پیاوا پەروەردە بکە دەبێ خۆی ئەوەی بۆ خۆی حەڵاڵە بۆ ژنەکەشی حەڵاڵ بێ هەمیشە وشەیەک هەیە لە بینی ژن و پیاوە کە کراوە بە حرام لەوەی ئەو ژنە هونەرمەندە ئەگەر گۆرانێکی ئەوە بڵێت دوجار کاردانەوەی خراپ لەناو کۆمەڵگایە دروست دەکا وەک بێشتری باسم کرد ئەو کچە بەداخۆ نەزام ناوی چێچکەوە پێمە بێ لە ئەوروپا ئەژێ ئەو شعرێکم دوسە ڕۆژە کە بوو بووە سەرزاری هەموو خەڵک لەم فەیسبوک و لەم شوێنانە قسەیان لەسرە کرد و گوتاری ناشرینیانەوەی بەرامبەری دەخۆ ئەوە بۆ پیاوێکی نووسیوە ژنێک ئەتوانی ئەمە بکە بە گۆرانی هەرگیز نیکە خۆ هونەرمەندەکان ژنەکانیشمان ئەو جەراعەتیانێ دانیشن شعرێکی تەڕی ژنانە بکەنە گۆرانی بۆ بەرامبەر ڕەگەزی پیاوێن خۆ کەژاڵی برایم خەدیر شعری هەیە کە تایبەت بۆ پیاوی نووسیوە تا ئێستا چی ژنێکی هونەرمەند خۆ خەتاکەش لە خۆیان هەیە چی ژنێکی هونەرمەند یاوێتی لە دەرگای یاوێتی لە دەرگای ڕۆژ هەڵەبجەیی یاوێتی لە دەرگای من یاوێتی لە دەرگای ئەوێتی تر بڵێ شعرێکت هەیە تایبەت نووسیوتە بۆ پیاو با من بیکەم بە گۆرانی هەرگیز نیاناوە لە دەرگای کەس هەمیشە ئەوانیش بە دوای شعری پیاوە نادەگەڕێن چکە بەڕاستی ناتوانن بێن خۆیان بڵێن من ئێمە خۆمان نمایشەکەین و دەیکەینە گۆرانی زۆر ڕاستە بەداخەوە ئەم بینیمانە و بیستمانە بەڵە قسەکەی بەڕێستانە بزانم خات و شەیدا بەڕێستان زیاتر لەسەر چ بابەتێک لەسەر کامە ستایل ئەنووسن زیاتر نەک چ بابەتێ زانیمان کە بەڕێستان زیاتر هەستان لێ بابەتەکانتان ژنانە بێت و جەندەرێت پێوە دیار بێ بزان لەسەر کامە ستایل ئەنووسن ئێوە ستایلێکی تایبەتی نووسینی خۆتان هەیە؟
وڵای من دایمان وەکو دەڵێت من حڕ ئەنووسم ئازاد ئەنووسم لە بەڕۆی بەڕاستی من ناتوانم کلاسیک بنووسم چکە من هێشتا بەو خوێندنەوە هەموو خوێندنەوەی خۆشم نەمتوانێت کلاسیک بنووسم و توانایشم نییە بینووسم بەڕاستی لەبەرەوە من زیاتر حڕ ئەنووسم هەمیشاڵ دەڵێم سپاس بۆ شێرکۆنە بێکەسی نەمێر کە ئەم ستایلی حڕی هێنایە ناو ئێمە بتوانین بنووسین هەڵبەت لە ڕابردووە من لە وەزن و قافیان نووسیمە بەڵام بەڕاستیەکەی یعنی ئەو توانایم نەبوومە حەقیقەتە یعنی نامێ پێچەوانە لەگەڵ تۆی قسە بکەم ئەمە حەقیقەتێکە دانپێدانانێکی جوانە بەڕاستی من هەتا سێژ ناتوانم وەزن و قافیە بنووسم ئەگەر چی لە ڕابردووە هەم بۆ لە هەتا 95 توانیمە بەڵام لەوە دووە نەمتوانێت بۆچی لەبەرەوەی شتێک نەبووە بیخوێنمەوە هانم بدا بزانم منێک چۆن ئەتوانم لە وەزن و قافیە و بەڕاستیشی پێ بڵێم ئەو نەش وریانە بووم بە دوای بابەتێکا بگەڕێم هانم بدا زیاتر بەڵام بەڕاستی هەر حڕ ئەنووسم لەبەرەوەی بڕوام وایە لە نووسینی شعری حڕە دەتوانی ناخێکی تاو دەبڕی بەڵام لە وەزن و قافیە لە کلاسیکە لەو ڕێتمانێکە کە هەیە تۆ ناتوانانی بە تەواوەتی ناخی خۆت دەربڕی. زۆر باشە بزانم دو پرسیارم خاتو شەیدا باس لەوە ئەکەین بەڕێستان ماوەی چەند ساڵێکە وەک چالاکوانێک ئێوە کارەکەن لە ناو بوارەکە بە تایبەت پشگیرێکی باشی خانمانن لە ئێستا لە شاری سلێمانی دەستخۆشیم بۆتان هەیە ئەگەر باس بکەین لەوانەیە بە سەدەها بە هەزارەها کەیس هاتبێتە بەردەمی بەڕێستان و ئەو کەیسانەش ئێوە بە تایبەت پشگیری کەیسەکان وا بۆ کە زیاتر پشگیری خانمان بکەن بزانم هیچ کات کەیسێک هەبووە کە زۆر لە دڵت گران بێ کە بوو بە بابەتێکی بۆ بنووسی یاخود بیکەی بە شعر بیکەی بە چیرۆک چونکە بەڕێستان بێجگە لە شعر دەستی نووسین نیشتانەیە هیچ کات بووە بابەتێک کە ئازار بەخش ببێ بوو بە چیرۆکێک بۆ ئێوە من هەموو ئەو کەیسانەی کە بە دوای ڕۆیشتم ئازاری زۆری پێبەخشی وای لێ کردبووم بەڕاستی یعنی مرۆڤم لەگەڵ ڕێزم بۆ ئەو پیاوانەی گویان لێمە هەمیشە دەمبینی بڵێ پیا ئەوەندە دڕندە بێ دوجار هەمیانم کردەوە چیرۆکن وەک پێشتریش باسم کرد هەرێمی بە چیرۆک لامە زۆرینەشیانم لە ڕۆژنامە گۆڤارەکانە بڵاو ئەکردەوانێ ئەو چیرۆکەی کە زۆر ئازاریدام بانگێشتیان کردم بۆ گرفتێک لە 30 سادق هەبوو ماڵێکی زۆر فەقیر بوون زۆر هەژار بوون ژنەکە هاوسەرگیری دووهەمی کردبەوە دوجار کچەکان دوو کچی هەبوو کچەکانی کەوتبوونە بەر چۆن دەڵێت تندوچیژێکی خراپی کۆمەڵگا و ئەو خەڵکە کچێکیان بە زۆر دابوو بە پیاوێک زۆر تەمەنی گەورە بوو دوایی ویسبیان ئەم کچێکەش بن بە پیاوێکەوە خۆی سوتاندبوو کە سەیری ژیان و گوزەرانی و ناو ماڵەکەیشی دایانەکرد یعنی هی ئەوە نەبوو ئەمانە ژیان بکەن لێرە ینی بۆچی ئەمە وایە ئەوە زۆر کاری لێگرتم یعنی وام هەستە کرد بەخشیانی چی ئایا خەتای دایکەکەیە ئەمە وایە خود خەتای ئەو پیاوەیە کە جارێکی کە بۆ تۆ بە باوکێن ئەم ژیانەوا بێت ئەمانە زۆر ناخۆش زۆر یعنی لە خەسخانەی ئێمەرجنسیەکە وی بەشی سوتاوەکە چەندەها ژنی تیا بوو سوتا بوو کە قسەت لەگەڵە کردن بۆچی خۆستاندەوە هۆکاری خۆستاندنەکە چی بووە بە دوای کەیسەکە ئەڕۆشتی ئەمانە هەمووی بەڕاستی لە زیهنێتی منی ژنە یعنی ڕژبینێکی تەواوی بەرامبەر بە پیاولا دروستکردم دوجار کە کەیسەکان بە دوای ئەچویت و لێکدانەوە لێ کرد و نەخێوان نییە هەڵبەتە ئەمە کۆمەلگا وای لێ کردەوە بێت لەوانیشە پیاوێک هەبێت هێندە دڕندانە بوو بێ بەرامبەر بە ژنەکە بەڵام دوجار هەر ئەگەڕێنەوە سەر ئەوەی کە کۆمەلگا ئاوای پەروەردە کردو دابوونەریت ئاوای پەروەردە کردن ئەمانە هەمی گرفتە بەداخەوە یعنی تر زۆرینەی چیرۆکەکانیش کە هەیە هەموو ئەو ڕاستیانە دەرەخا کە ئێمە ئیشمان لەسەر کردووە سپاس بە ویستم باسیەوە کەم ڕاستی چکە بەرنامەکە گەڕێکەم پێ بدەن من لە ساڵی 1996 ساڵی 2005 کاری ڕاگەیاندنم کردووە و کتێبێکشم هەیە بەڕاستی کە ژن لە یادداشتماناوەکە هێروێچکە وەک وتمە هەر لە سەرەتاوە ئیشم لەسەر پرسی ژن و ئەوانە کردووە ئەو ژنە هونەرمەندانم بەسەر کردوتەوە نەک هونەرمەند هەر ژنێک ڕۆژێ بۆ نمونە خات و پەشۆ ئەم بەرنامەی هەیە چەند ساڵامەی کردووە خەڵکی بەسەر کردوێتەوە هاتوون بەسەرم کردوێتەوە لە نێو کتێبەکەی خۆمان دام ڕشتۆتەوانێ نووسەر هونەرمەند شاعیر
چزانم چالەکەوان ئەو ژنانی کە ڕۆژە لە ڕۆژان خزمەتیان بە بوارەکان کردووە هەر بوارێک بووە حەفە ژنم بەسەر کردوەوە لەو کتێبەیە بە چاپم کردووە ئەنجاوە لێم تێکچوو بوو ئەو کتێبم 2009 چاپکردم کتێبیان 2013 چاپ کرد کاتێک کە کتێبی ژن لە یادداشتمە چاپ کرد ئیتر بەڕاستی هەستم بە شادمانێکی گەورە کرد چکە لە 8 سێ کە ڕۆژی جیهانی ژنانە پێشکەشیم بە ڕێکخراوەکان و ژنان کرد ئەوەش لەسەر ئەرکی خۆم کردبووم ئەمە بۆ من بەڕاستی چۆن دەڵێ دیوێکی تری ژیانی پێگۆڕیم و گەیشتمەوەی کە بڕوام بە خۆم هەیە دەتوانم کار بکەم بە دڵنیاییەوە پێم خۆشە خاتو شەیدا دوا بابەت دوا دەکمان پێشکەش بکەیت بزانم ناونیشانەکەی چییە سوپاس بۆ میوانی ئەمڕۆمان کە گفتوگویەکی شاعیران و پاییزانی زۆر جوانمان کرد لەگەڵ خاتوو شەیدا معروف کە بەڕێزیان چالاکوانن هەم شاعیریش بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوون کەسە باسمان کە لەسەر کاریگەری و پەیامی خانمانی شاعیر لە کۆمەلگادا وەسپاسی بێ پایانم بۆ سپۆنسەری سەرەکیمان هەوێردەدانی فلۆرۆداین بە دوادەقی خاتوو شەیدا ناوی چی بوو دەقەکەتان ناونیشانەکەی قۆزاخەکان دەبن بە پەپولە بەو ناونیشانە کۆتایی بە پرۆگرامەکەمان دەێنین و پێکەوە گوێبیستی بابەتەکەی خاتوو شەیدا دەبین تا پرۆگرامێکی ترە شاد بن خواتان لەگەڵ بێت قۆزاخەکان دەبن بە پەپولە کە منداڵ بووم یاریم بە کردانەکەی دایکم دەکرد من دەم شاردەوە ئەو بۆی دەگەڕا کە گەورە بووم لە بیرم دێ دۆزیمەوە لە گیرفانی ئەمڕۆی مێژوودا دام نابوو پەنجەی دایکم وەک پەنجەی گوناهبارێک لێی ڕادەوەشاندم بەسەر دەرووندا دەباری گوایە فێری جوڵە بووە لە من حرام بێ ئەو پەنجەیە کە مستیلەیەکی تێ بکەم بۆیە پێم دەڵێن گوناها ئەو پەنجەیە نگا بە جێگەی ئەڵقەیەک بێت و ئاماژە بێ بۆ ترساندنم کە منداڵ بووم وام بەبیر هات. سپاس.